سڵاوتان لێبێ بەڕێزان، لەم فێرکارێدا باز لە چۆنێتی ئەپلۆدکردنی ڤیدیۆ دەکەین لە کەناڵی یوتیوب. دوای ئەوە ناوبڕە لەگەڵمان بن. دووبارە سڵاو. لەم ڤیدیۆیە باز لە چۆنێتی بڵاوکردنەوەی ڤیدیۆ دەکەین لە یوتیوب بە سادەترین شێوە بۆ کەسێک کە هیچ لە یوتیوب نازانێت. ئەو ڤیدیۆی دەکەمە زنجیرە ڤیدیۆیەک، یعنی لە چەند ئەڵقەیەک لەوەی ڤیدیۆ کە زۆر درێژە نەبتەوە. لە سەرەتا زۆر بە سادەیی باز لە یوتیوب دەکەین چۆن بتوانین ڤیدیۆیەک پۆست بکەین بە سادەترین شێوە. دوای ئەوە لە ئەڵقەکانی داهاتوو بە تەفاسیل باسی دەکەم، یعنی ئەو بەرنامانەی کە بەکاری دێنین، ئەو استراتیژیانی کە بەکاری دێنین لەوەی سەبسکرایب زیاد بی، چ بەرنامەک بەکاربینین لەوە دروستکردن ڕسمی سەر ڤیدیۆکە، یان هەر شتێک، ینی زانیارێک کە پێویست بکە. ئینشاڵڵا ڤیدیۆ لەسەر دروست دەکەم و لەوانش ئەڵقەکانی کە دروستی دەکەم بە هەمان شێوە لینکەکانی لە دیسکریپشنی ئەو ڤیدیۆدا دەنێم کە تەواو بوو. بۆیە ئەگەر حەستان لەو بابەتەیە لەگەڵم من تا کۆتایی ڤیدیۆکە. پێش دەستپێکردنی ڤیدیۆکە هیوادارم وەک پشتگیرێک لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایب کەناڵەکەم بکەن ئەگەر تاکو ئێستا سەبسکرایبتان نەکردووە. زۆر سپاس. دیارە کە بتەوێت ڤیدیۆ پۆست بکەیت لە یوتیوب پێویستە یەکەم جار کە کەناڵەکەت هەبی لە یوتیوب، واتە کە بەرنامەی یوتیوب لەناو مۆبایلەکەت یان لە کۆمپیوتەر کە بەکاردێنی وێبسایتەکە دەبی جیمێلەکەت هەبی کە بتوانی بڕۆیە ناوی و لێ ڤیدیۆ بڵاوکەوە. دومیشان ئەوەیە کە دەبێت ڤیدیۆکەت هەبی کە پۆستی بکەیت. پێشنیار دەکەم ئەو ڤیدیۆیانە پۆست بکەن کە لەگەڵ ڕەوشت و دابنەریت و لەگەڵ ئاینی پیرۆز ئیسلام دەگونجێتن، بۆی گونەهبار نەبن لە پۆستکردنی شتی نەشیاو یان مۆسیقای خراپ. ئێستا من بە مۆبایل بەکاری دێم، پێتان پیشان دەم سەرتا دەڕۆیە سەر ئەو ڤیدیۆی کە دەتەوێت پۆستیکەی. مەسەڵەن من ڤیدیۆیەکم ئامادە کردیە دەمێ پۆستی بکەم، مۆبایلەکەم لەسەر لاتەنیشت کردووە لەوەی فول سکرین دەربسی یەک بە شاشەی یوتیوب. ئەو ڤیدیۆ یعنی وەک تێستێک دروستم کردی، ئەوزە خۆشەکەی لەوەی بوو لە کاتی تێستکردنی بۆی ئەپلۆدی ڤیدیۆکە بکەم دیار بوو ئەپلۆدم کردبوو بە شێوەیەکی پەبلیک، یعنی عام. ئەو بەڕێزانی کە سەبسکرایبشیان کردووە بەشێکی دیتی بیان داوای لێبوردن دەکەم. ئەوە ڤیدیۆکە لەسەرەوەی هێمای شێر هەیە لۆی کە بڵاوی بکەوە. ئەگەر مۆبایلەکەت بە درێژی بگری ئێستا وای لێ دەکەم. لە ژێرۆی ڤیدیۆکە نیشانەی شێر هەیە، ئەوانێک کە نیزامی مۆبایلەکان عەرەبیە نووسراوە مشارەکە، فەرق ناکات چی ئەوە بە بەرزی مۆبایلەکە بگری یان لەسەر تەنیشت. بەس ئەمن لەوەی زیاتر ڤیدیۆکە وازەح بێ بەرسەر تەنیشت گرتومە، لەوەی فول سکرین بیتن. دەست دەنێم بەو هێمای شێرێک کە لەسەرەوە هەیە. لێرە چەند شتێکت پیشان دەکات دەتەوێت بە ڕێگەی چ شێری بکەین. ئەوەی کە بەسمانە دەمانەوێت لە یوتیوب شێری بکەین. دەست دەنێن بە یوتیوبەکە، کەناڵەکەی خۆمان بۆ دەبتەوە. لێرە چەند زانیارێک گرنگە پڕی بکەینەوە. گرنگترینیان ئەوەیە تایتڵێک بدەینە ئەو ڤیدیۆیە کە هەمانە، دەینە خوارەوە تایتڵێکی دەدەینێ بەگوێرەی بابەتەکەی خۆت پۆستی دەکەی. مەسەڵەن ئەو بابەتی کەم پۆست دەکەم بە کوردی لی دەنووسم، لەوانێت تۆ بتەوێت بە لاتینی لەسەری بنووسی یان بە ئینگلیزی بنووسی. ئاسایی هەر تەختەکرد لێک بەکاردێنێ. ئەوەی من کە بەکاری دێنم هەر ئەوەی کە ئی گۆگڵە تایبەت بەخۆی لە ئەندرۆید هەیە. بۆ نمونە من تایتڵەکەی کە دەدەمە ئەو ڤیدیۆیە چۆنیەتی پۆستکردنی ڤیدیۆ لە یوتیوب. ئەڵقەی یەکەم یان بەشی یەکەم زۆر فەرق ناکە. ئەوە تاوە نووسیوان دەست دەنێم بەدەن. ئەوەی دووەم یان دیسکریپشنی ڤیدیۆکەیە، دەتوانی لێرە وەسفێکی ڤیدیۆکە بکەی بە درێژی، یانەوە تا مەسەڵەن دەتەوێت لینکی بەرنامەیەک یانەوە تا لینکی ئەو ڤیدیۆانێک کە پێشتر پۆست کرد لێرە دابنێ. هەروەها دەتوانی لینکی
تۆ ڕێکەمەڵەتەکانی خۆت لێرە دابنێ بۆ نمونە دەتوانانی لینکی سناپچاتت دانێ بڵێ لێرە ئەدم بکەنەوە سناپەکەمە یان ئەوە تەلیگرامەکەمە یان ئەوە ئینستاگرامەکەمە یان بەگوێرە ئەوەی کە خۆت دەتەوێت یانی توانانی شتێک بنووسی هەتا نزیکە 5,000 پیت دەتوانانی بنووسی وەسفێکی درێژ دەتوانانی بنووسی ئەوە تەکنیک هەیە لە دوای لە ئەلخەکانی داهاتوو پێتان دەڵێم چ لێرە بنووسن لەوەی ڤیدیۆکانتان بینەری زیاتر بێت یعنی ئەگەر سبسکرایبتانیش زۆر نەوێت بەڵام ئەو ڕێگەی بەکار بینیم بینەری زیاد دەبیتن ئەوەیان وتمان دەسکرپشنەکە لێرە شتێکی زۆر گرنگ هەیە ئەلێرە ئەوەی هەڵبژێری کە پرەیڤەیتە چەند اختیاراتەکە دەداتێ لە کاتی بڵاوکردنەوەی ئەو پرەیڤەتەیە لەوەیە کە بە عەرەبیەکەی نووسراوە خاص بڵاو دەبێتەوە بە شێوەیەکی خاص کەس نایبینێ جگە لە خۆت لەوەی مەسەلەن کە پۆستت کرد بڕۆی سەیری بکەی بزانە تاوە کێشەی نییە تایتڵەکەی دیسکریپشنەکەی یعنی ئەوانەی کە دەستکاریت کردووە هەمووی تەواوە اینجا دەتوانین پەبلیکیکەی ئەوەی یەکەم گوتان پەبلیکە گەدەست پێ بنێ یەکسەر بڵاو دەبتەوە بە شێوەیەکی پەبلیک و هەموو برادران دەیبینن یعنی ئەوانەی کە سبسکرایبیان کردووە یان ئەوانەی کە سێرج دەکەن کەناڵەکە دەدینەوە هەروە گوتم من ڤیدیۆکم بە هەڵە بڵاو کرد بۆ داوای لێبوردن دەکەم بەس من ئێستا مەسەن ئەوەی تریان ئەنلیستت وابزەم لە عەرەبیەکەی نووسراوە غەیر مدەرەج ئەنلیستت ئەوە سوودێکی زۆریە ئەوەیان کە ڤیدیۆکە پۆست دەکەی کەس نایبینێ ینی سبسکرایبکانیش نایبینن بەڵام ئەو کەسانە دەیبینن کە لینکی ڤیدیۆکانە هەیە واتە تۆ لینکەکان لە کۆپی دەکەی لەویان دەنێری بەس ئەوانە دەیبینن یانەوەی کە لینکیان لایە یعنی بینە ناو کەناڵەکەت ڤیدیۆکە نابینەوە بەڵام ئەکە لینکیان هەیە دەڕۆنە ناوی و ڤیدیۆکە دەبینەوە پرایڤەتەکەمان باس کرد کە ئەوە کەس نایبینێ جگە لە خۆت ئەوەی تریان سجید وەرد ئەوەیان کە ینی ڤیدیۆکە پلۆت دەکەی پێی دەڵێ لەو ڕۆژە بڵاوی کات یعنی مەسەن ئەمن کە ئێستا ئەو ڤیدیۆی دروست دەکەم 25/2/2021 کە بەڵام من دەمێ مەسەلەن دوای ماوەیەکترە ڤیدیۆ بڵاو بێتەوە بۆ نمونە دەتوانی بیکەمە 26 یان 27 یان هەر ڕۆژتر و مانگەکەش دەتوانی یعنی دەستکاری بکەی دیارە مواصفاتێکی زۆر باشە یعنی دەتوانی ڤیدیۆ چەند ڤیدیۆک دابنەی بۆ نمونە من دەیکەمە 27/2/2021 دوو ڕۆژی تر ئەو بەس لەو تێستا کاتەکەش دەتوانی دیاری بکەی کاتەکەی نیزامی 24 ساعتی بەکاردێتن هەروەک دەزان نیزامی لای ئێمە 12 ساعتی هەیە 24 ساعتێکە هەر تقریبان وەک ئەوەی خۆبانە لە یەک هەتا 12 وەک ئەوەی ئاساییە لە دوای 12 لە زیاتی ئەوەی داشکە بتەویەکی دوای نیوەڕۆ دەبتە 13 ئیتر بەو شێوەیە مەسەلەن عادەتەن باشتر وە لەو کاتانە ڤیدیۆ پۆست بکەی کە خەڵکەکە زیاتر لەسەر خەت بێ یعنی ئەو دەوروبەری ساعات 4 و 5 ئەو ناوانە بۆ نمونە منەوەی دادنێم 16 دادەم واتە 4 خۆمان دوای نیوەڕۆ ئۆکێ لوکیشنەکە دەتوانی دیاری بکەی کە دەتەوێت لەکوێ مەسەن ئەو ڤیدیۆ لەکوێ کردووە ناوی شارەکە یان دەتەوێت هەر کوردستان یان عێراق یانتر بەجێرەی خۆت مەسەن ئێمە لێرەمە کوردستان هەڵدەبژێرین بە دوای کوردستان بگەڕێ ئەو کوردستان من دەتوانانی لێرە زیادیشکەی لەو پلەیلیستەکان پلەیلیست ینی ئەو قایمانی کە دروستت کردووە کۆمەڵک ڤیدیۆ بە یەکەوە لە تەنیشێکدا دەنەی یعنی مەسەلەن ئەو ڤیدیۆیانەی فێرکاریە بە یەکەوەی ئەوانەی کە ئاینیە بە یەکەوە تر بە جۆرەی ڤیدیۆکانی کەناڵەکەت مەسەلەن ڤیدیۆت هەیە نوکتەیە بە تەنیا کەسێک حەزی لێ دەڕات سەیری ڤیدیۆکان هەموو بە یەکەوە دەکات یان فێرکاری ئیتر یان هەر بابەتێک مەسەلەن جەنابەت کەناڵەکەت تایبەتە بە بوارێک وەرزشیە ئیتر یان گەیمینگە مەسەلەن جۆرەکانی گەیمینگ چەندین زۆری هەیە جەنابەت ڤیدیۆ داناوە بۆی تێکەڵ نەبێ مەسەلەن کەناڵێک لەوانەیە سەدان ڤیدیۆ لەوانەیە بڕۆ هەتا 1000 ڤیدیۆش ئەگەر لە داهاتوو بەردەوامبی پۆست بکەیت بۆی بە ڕێکی دابەشی بکەیت کەسێک بێ بەس سەیری ئەو جۆرە ڤیدیۆ بکە کە خۆی دەوێت یعنی وەک ڕێزبەندیشی دەکەی ڤیدیۆکان لۆی کەسەکە بە ئاسانی ڤیدیۆکان بدەینەوە ئێستا لۆ نمونە من ئەوەی دەکەمە ناو لیستی فێرکاریەکان ئەوە لیستەکەم دروستکردیە چەند ڤیدیۆی فێرکاری تێدایە دەست دەنێن بەو سەحاکە دەنەن ئەنی ئێستا بە حساب تاوەمان کرد تایتڵماندا لە دیسکریپشن شتێکمان دەمانتوانی بنووسین لێرەش کاتەکەمە دیار کرد کەی پۆست بێ ئێستا بێ یان پرەیڤێت بێ یان لە داهاتوو ئیتر بە جۆرەی کە خۆمان دەوانێت کردوانە ناو لیستەکیش
دەست دەنین بە نێکست وابزەم لە عەربیەکەی نووسە ئەتالی ئەوەی کە بە عەربی بەکاردێن لێرە داوات لێ دەکاتن کە ئەو ڤیدیۆ کە پۆست دەکەی بۆ منداڵانە یان بۆ کەسانی ترە ئەو ڤیدیۆش تەواوە یوتیوبای لێ کردووە بۆی کە ئەگەر ڤیدیۆیەک تایبەت بە منداڵان بێ ڕێکلامی نایەتە سەرێ لەوانەیە زیاتر ڤیدیۆکە پیشانەوانە دەت کە منداڵ بەکاری دێنن ینی یوتیوبەکان کە خاوەنەکانی منداڵن دەتوانیت لە ستینگ ئەوەش لابەری ینی هەموو جار ڤیدیۆکان یەک هەڵبژاردە هەبی یەکسەر خۆت بەسم ویستم بیبینەوەک لای خۆتان پیشانی بدات طبعا ئەوەی هەڵدەبژێنێک لە بەرەوەی ڤیدیۆکەمان لۆ منداڵان نییە دەست دەنیم بە ئەپلۆد لێرە شتێکی تریش هەیە ئەگە حەستان کرد باسی ئەوەی دەکاتن ڤیدیۆکەت لۆ تەمەنی سەرەوە 18 ساڵە یان ئاسایی کرد مەسەڵەن زۆر ڤیدیۆ هەیە لۆ سەرەوە 18 ساڵی حەز دەکەی ئەو یوتیوبانێک کە دەیانەوێت سەیری ڤیدیۆکەت بکەن تەمەنیان لە 18 ساڵ کەمتر بێ ناتوانن سەیری ڤیدیۆکە بکەن بەڵام ئەوە هەڵم نەبژاردو هەر بخۆی ینی ڤیدیۆکە لۆ عامە ئەم کەسێک توانێت بیبینێ چی خراپی تێدا نیە دەست دەنێن بە ئەپلۆد ڤیدیۆکە ئەپلۆد دەبیتن چاوەڕە دەکەن هەتا تا ئەپلۆد بی دەتوانین بڕۆین سەیری ڤیدیۆکە بکەین پێشەوەی مەسەڵەن سەکە تاو ڤیدیۆکە ئەپلۆد بوو ئەو ڤیدیۆ تەمان ڤیدیۆکی کورتە بەس لۆ فێرکاری دامناوەلەوەی ببینیت چۆن ئەپلۆد دەبی و دەستی پێ دەنێن لەوەی تاکید کەین و کە ڤیدیۆکەمان کێشەی نییە ئیش دەکاتن یان هیچمان لەبیر نەکردووە مەسەن لۆگۆیە یان هەر شتێک کە دەمانوێت لەگەڵی هەبیتن کێشەی نییە زۆر چاکە زۆر چاک ئێستا بمانەوێت ڤیدیۆکە بە پەبلیک بڵاوکەین دەستێن بەو سێ خاڵی سەرەوە ئیدیتی دەکەین لە ئیدیتەکە دەڕۆینە سەر ئەوە تەوانە ئەمە کاتمان دیاری کردو لەو کاتێشکە پۆز بکرێن لێرە شتێکی زۆر گرنگم لەبیر کردبوو ئەویش تاگە لێرە دەتوانیت چەند هاشتاگێک بکاربینی هاشتاگ لەوانەیە زۆر بەتان بزانن لە تۆڕە کۆمەڵاتەکان وەک تیکتۆک لان لە فەیسبوک یان لە ئینستاگرام زۆر بە بەربڵاوی دادەنرێ هاشتاگێک دادەنێ نێزیکی لە بابەتەکەی خۆت ینی کەسێک لە سێرچی یوتیوب گەڕا لە وشانە گەڕا ڤیدیۆکەی تۆ بدەین تۆ مەسەڵەن من لێرە دەمێ بنووسم فێرکاری کەسێک لە دوای فێرکاری یوتیوب ئەگەر کەسێک بەو شێوەیە بگەڕێ لە یوتیوب ڤیدیۆکەی من بدینتەوە ئەو یەکەچەند هەر بنووسە یوتیوب ئیتر بەجێری ئەوەی خۆت بەسەن یوتیوبی وا دیسان بنووسە لۆی ئەوانەی کە بەدوای ئەو وشانە دەگەڕن ببین دەست بە دەندەنین ئێستا هەمومان بە تەواتی هەڵبژاردە و لێرە ئەگەر بیکەینە پەبلیک مەسەڵەن ئەگەر پەبلیک هەڵبژێری تەوان نامێ پەبلیک بی لە بەرەوەی جەماعەت کەس نەیبینێەوە ڤیدیۆیە تا سەیڤی دەکەن و ڤیدیۆکە پۆست بوو دوایش توانی خۆت بڕۆیە ناو ڤیدیۆکە لە ژێرە کۆمنتی بنووسی یان هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بی و ئەوانش کە حەزیان لێ بە تەفاسیل بزانن لە ڤیدیۆکانی دابێ لە زنجیری دابێ ئینشاءڵڵا بە تەفاسیل باز دەکەم چۆن وا لێ بکەین ڤیدیۆکەمە بینەری زۆر بێت چ بەرنامەیەک بەکار بینین هەندە تەکتیک هەیە بەکاردێن لە یوتیوب مەسەڵەن دەتوانی لە کۆتایی ڤیدیۆکان دوو ڤیدیۆی خۆت دابنەی کە کەسێک تەماشای ئەو ڤیدیۆی کرد لە کۆتاییەکەش دوو ڤیدیۆی پیشان بدەی ئەگەر حەزی کرد تەماشای ئەو ڤیدیۆیانش بکەی چەندین ینی شتی تری ئینشاءڵڵا دایدەنێم زۆر سپاس کە تا ئێستا بینەر بوون خواتان لەگەڵ بێ